دوا بە دوایەوەی کە لە 19 2022 کچێک لەناو شاری هەولێر ون بوو بە ناوی ئاریان محەممەد خەلیل کە قوتابی بوو لە پەیمانگای پۆلۆتەکنیک لە بەشی کتێبخانە و زانیاری کە باوکەکەی هات داوای یاسایی تۆمار کرد و ئێمەش بە دوواداچونمان کرد بە لە 21 تەرمەکەی دۆزراوەوە کە لە یەکێک لە بینایە تەواو نەکراوەکانی ناو شاری هەولێر لەسەر ڕێگای کەرکووک دیارە ئەو کچە خۆی لەو بینایە هەڵدا بۆ خوارە و گیانی لەدەستدا بوو. ئێمە لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە دوواداچوونێکی چڕمان کرد لەسەر ئەو بابەتە و هەروەها دوای ئەوەی کە زانیاریمان لە باوکی وەرگرت کەەوە کەس هەبووە ببێتە پاڵنەرێک بۆ ئەوەی کە ئەو تاوانە ئەنجام بدە و دواتر لە شوێنی خوێندنی لەگەڵ هاوڕێکانی زانیاریمان وەرگرت و ئێمە بە دوواداچوونی چڕمان کرد و کەسێک هەبوو کەەوە بەردەوام هەڕەشەی لێکرد بوو لە ژیانیدا لەلایەن چەند هاوڕێکی ئەم باسکرا بوو کە نەزانرا بوو کەسەکەش. دواتر ئێمە لە ڕێگەی ئەکاونتێکەوە نێو فەیسبوکەکەی زانیمان ئەو کەسە چێیە کە هەڕەشەی لێ کردووە و بە دوواداچوونی سرمان کردلەوە بابەتە و شوێنی ئەو کەسەشمان دەستنیشان کرد کەەوە ئەو تێیدا دەژیتن و لێرەوە من دەمەوێ بەدەستخۆشی بۆ برایانمان لە پۆلیسی نەهێشتنی تاوان لە دەڤەری ڕاپەڕی کەەوە ئەوانش هاوکار و هەماهەنگێکی تەواو ئێمە بوون لەگەڵ تیمێکی ئێمە کە لە هەولێر چوو بوو بۆ دەڤەری ڕاپەڕی توانیمان ئەو تۆمەتبارە دەستگیرکەین و لەگەڵ دەستگیرکردنی ئەو تۆمەتبارە دیارە دانی بەوەی داناو کەەوە ئەو بەردەوام هەڕەشەی لەو کچە کردووە کەەوە هەڵسێ بۆتە هۆکاری ئەوەش کە حاڵەتەکەی تێدا ئەنجامداوە خۆی گیانی خۆی لەدەستداوە و هەروەها لەگەڵ دامپێدانانەکەی و دەست بە سەرداگرتنی مۆبایلەکەی بەڕاستی چەندین ئافرەتیتکە لە ژێر هەڕەشەی ئەو تۆمەتبارەدا بووە و ئێمە لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر هەموو ئەو گرتە ڤیدیۆ ئەو وێنانەی کەوا لە نێو مۆبایلی ئەو کەسەدا بووە دەستمان لە سەرداگرتووە و هەروەها ئێستاوکە ئەو کەسەش پەراوی لێکۆڵینەوەی بۆ کراوەتەوە و هەروەها ڕێڕەوی یاسایی بەرامبەر ئەو کەسە دەگیرێتە بەر. من دەمەوێت لێرکوانە ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەم. ئێمە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە پیشەیانەی خۆمان هەڵساین کە بە دوواداچوونی چڕ بکەین لەسەر ئەو بابەتە چونکە خۆتان دەزان زۆر جاری وا هەیە ئێمە بەهی شێوێک زۆر حاڵەتی خۆکوشتن ئێمە باسی لێوە ناکەین بەڵام ئەو حاڵەتە وای کرد کەوا لێکۆڵینەوەی وردی لەسەر بکەین چونکە پاڵنەرێکی زۆر گەورە هەبووە کەوا هەڵسای کەسێک بچێتن لەسەر بینایەک چی بەرز خۆی هەڵداتە خوارە و گیانی خۆی دەدەست بدە. بۆیە داوا دەکەم لێرەوەش لە خوشکان لە برایان ئەگەر هەر حاڵەتێکی والەیان هەبوو با پەنا نەبن بۆ ئەو کارە ناقەزەونە با بێن بنکەکانی پۆلیس بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە هەموو شێوەیەک هاوکار و هەماهەنگ دەبێتن بۆ ئەوەی کەوە هەر کەسێک کە لە ژێر هەڕەشەدابی و لە ژێر مەترسی دابێتن ئێمە پاڵپشتی بین و ئێمە دەبین بە بەوەی کەوە ئەو کێشە و مەشاکلانەی هەیە لێ دوور بخرێتەوە و لێرەوە من دەمەوێت داواکارم لە هەموو خوشکان و برایان کەوا سەرەتا کە هەر حاڵەتێک لێو شێوە دەبینن پەنا نەبن بۆ ئەو حاڵەتی خۆ لێناوبردنە بەڵکو هیچ کێشەک نییە لە ژیاندا چارەسەرێکی بۆ دانەندرا بێ
بۆیە با بە دوای چارەسەرەکەی بگەڕێن دەیدۆزنەوە و دەبێتە هۆی ئەوەی کەەوە دوورکەونەوە لە هەر حاڵەتێکی نەخوازرەوە. زۆر سپاس. ئامان لەو هەڕەشانە چی بوو؟ ئایا داوای پارەی کردووە یا جۆرێک لە جۆرەکانەوە ئافرەتە لەگەڵ ئەم کەسەیە؟ خۆی لە خۆیدا ئامانجی زۆری هەبوو، ینی ئەو کەسە دیارە چەند وێنەیەکی لا بووە، وێنەی ناشیاویش نەبووە ئەو کەسە، بەڵکو وێنەکان ئاسایی بوونە و هەڕەشەی لێ کردووە بەردەوام. چەندین جار ئەو بەردەوام بووە لە هەڕەشەکردن و ئەو کەسە تەمەنێکی بچوشیەوە، ینی ئەوها نەبووە کە تەواو کامل بیتن، 20 ساڵ بووە. بۆیە هیچ ڕێگە چاچی نەبێتەوە تەنها ئەو حاڵەتی بکەیت. داوا دەکەم کەەوە ئەو حاڵەتە دووبارە نەبێتەوە و هەروەها هاوڵاتیان و هاونیشتمانیانیش باسودەی بژیت. و ئێمە وەکو پیشەیانەی خۆمان وەکو بەڕێبەرایەتی پۆلیس پارێزگای هەولێر کە باسی لێوە دەکەم بە دوواداچوورمان کرد، توانیمان ئەو کەسە دەست نیشان بکەین کەەوە بێ ئەوەی کە بنەماڵەکەشی ئاگادار بن. ئێمە بەردەوام بووین لە لێکۆڵینەوەکان تا توانیمان ئەو کەسە دەچین.